لاتەوەری دومی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لە بردننی دیاری دەکەین دیارە جۆر بە جۆرەکان تا چەند گرنگە وەکو پێویستی گرنگی پێ بدرێت لە نێوان هاوڵاتیاندا لە هەمان کاتدا دۆخی بەرامبەر لە بەرچاو بگیرێت دیاری بۆ هاوڕێ پێویستە چۆن بێت لە هەمان کاتدا لە نێوان هاوسەراندا بۆ کاتی نەخۆش پێویستە چ دیارێک ببرێت ئێمە بێگومان گفتگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین وردەکاری زیاتر وەردەگرین ئەویش با میوانداری مامۆستا محەممەد نەجیب کە توێژێر و ڕێنماییکاری پەروەردەی بشێک ڕاستەخۆ لە کەلارۆ لەگەڵمانە. سڵاو لێ بۆ مامۆستا، سوپاس بۆی لە تەوەری دووەمدا بەشداریت. ئەمێ بزانم تا چەند گرنگە بۆ دیاری وەکو پێویستیەک لە نێوان هاوڵاتیاندا ئەنجام بدرێت و ببرێت لە هەمان کات ئەمە وەکو ڕێزێک یاخود هێمایەکە بۆ ڕێز و خۆشەویستی نێوانیان. زۆر سواس بۆ ئەم میوانداریە. دیاری بێگومان شتێکی گرنگە لە هەموو کاتێکە مرۆڤ بۆ چۆن بڵێن بەهۆی بۆنەیەکەوە یا هەر مناسبەیەکە بێوێت دیاری بۆ کەسێک بگەڕێ بێگومان گرنگی خۆی هەیە، هەروها لە ڕوو دەرونیشەوە ئەو کەسەی کە دیارەکەی بۆ کڕی دڵی پێخۆشە بێ و بەڵام ئەوەی کە زۆر گرنگە پێویستە تۆ ئەو کەسەی کە دیاری ئەکڕێ بزانێت کێ ئەیکڕێ و بۆ چم بەسێ ئەیکڕێ و بۆ کێ ئەیکڕێکەواتە کۆمەڵ هێشتەیە پێویستە کات چۆن بڵێن سەرەتا خۆی پرسیار لە خۆی بکە و کەسەکە بناسێ بۆی کە ئەو دیاریی کە ئەیکڕێت گونجاو بێ لەگەڵ کەسەکە و لەگەڵ شوێنەکە و لەگەڵ ئەو مناسبەی کە هەیە. کاتە پێویستە گونجاویەکە چۆن بکرێت بۆ منە تۆ دیاری بۆ نەخۆش دەبیت. ئێمە زۆر دەیبینێت تەنها شیرینی دەبن لاوانەیە ئەم نەخۆشی درێژخایەنی لەگەڵ دابێت نەتوانێت شیرینی بخوات. کاتە پێویستە چ دیارێک بۆ نەخۆش ببرێت. دەست خۆشە، پرسیارێکی زۆر جوانە. ئەم بابەتە من پێشتریش چەندین حاڵتم بینیوە زۆر بەداخەوە ینی ئەبینین کەسێک کە خۆی نەخۆشە بۆ نمونە نەخۆشی شەکرەی هەیە، ینی ئەو نەخۆشی و گرفتەی کە هەیەی لە ئەنجامی شیرینی خواردن یا شتانی بۆ نەخۆشیەکەی چۆن بڵێ زیانیان هەیە خواردوویەتی لە ئەنجامی تووشی نەخۆشی ویان تووشی کارەسات و گرفت بووە. زۆر جار من حاڵتمە بەپی پسپۆرێکەمە پێی ئەو مەجای کە کاری تیاکەم هێشتم بۆ باسەکرێ خەڵکە ناسم خۆی نەخۆشی شەکرەی هەبووە، ینی لە ئەنجامیەوە بوون قاچیان بڕۆتە دەستیان بڕۆتە یان تووشی زامێکیان گرفتی گەورە بووە بینیمانە شیرینیان بۆی بردویانە و شتانیان بردووە دواتر ئەم کەسە بەدزی ماڵەوە ئەو شیرینیان خواردنی خواردۆ دواتر کارەساتی گەورەی دیکەی لێکەوتۆتەوە. بۆیە زۆر گرنگە بە تایبەت ئەوانەی کە ئەم جۆرە حاڵتانیان هەیە بۆنە جلێک کراسێک شتێک کە لەگەڵ ینی یا بۆنێک یا شتێک بگونجار، ینی مەرجی هەرهەموو کاتێتەوە شیرینی بۆ ینی هیچ عیب نییە، هیچ شتێکی زۆر ئاساییە ئەگەر تۆ کەسێک نەخۆش بکەوێ شیرینی بۆی نەبێت، چونکە هەر ئەسڵەن خۆی سەردانی نەخۆشیکردن شتێکی خێرەوە ئەو کەسە چاکەی ئەکەوێ. ینی لە هەمووی گرنگیش ئەوەیە من زۆر جار دیقەتم داوە بەداخەوە کاتێک کەسێک نەخۆش ئەبێسەرێکی لە جاتیەوەی کە ئەو کەسە جگە لە دیارێکە دوو قسەی خێری وە بکات زۆر جار محاسبەیەکە بۆیە کەواتە تەنها دیاری شتکڕین یان شتێک نییە بۆی بی زۆر جار قسەیەکی جوان یا پێکەنیەک یا سەردانیکردنی کەسەکە خۆیەوە لە خۆیدا گەورترین دیاریە بۆ کەسەکە بۆ نەخۆشەکە. کاتە پێویستە هەمیشە ڕچاوکردنی دۆخی بەرامبەر لە بەرچاو بگیرێت بۆ نمونە مەجنە دیاری ببرێت بۆ نەخۆش. ئەگەر لە مەفهومی قسەکان گەشت بم باس لەوە دەکرێت کە لە ڕووی معنەویەوە بۆ منە قسەی بۆ بکرێت و گفتوگۆی بۆ بکرێت ئەمە باشتر دانرێت یاخود هەموو کاتێک پێویستە دیارێکی لەگەڵ خۆیدا ببات. بەڵێ بێگومان هەروکو لە قسەکانم باسم کرد 100% لە ڕووی معنەوە زۆر گرنگە. زۆر جار ئەبینین کەسێک بە دڵدانەوەیەکیان بە قسەیەک بۆ ئامۆژگاریە یان بە ڕێنماییەکیان بە شتێکی بەسوود کانی کەسێک بۆ نەخۆشێک قساکە نەخۆشەکە دڵی پێخۆشە بێ. من زۆر حاڵەتەیە سەرەکەی نەخۆشیێکی زۆر خراپی هەیە بەڵام بە دڵدانەوە خۆمان ئەڵێن دڵدانانی دڵی کەسەکە دێتەوە یان دوو قسەی خۆشی بووکە دوو قسەی چاکی بووکە پێ ئەڵێ ینی هەندێک شتی قسەی بووکە والیەکەم کەسە ئومێدی بە ئایندا بێ و ئومێدی بەوا بێت کە نەخۆشەکەی چاک بێتەوە کەواتە کاریگەری زۆری لەسەر دەرونی ئەبێ و ئەمەش بە هەماشەوە کاریگەری زۆر لەسەر نەخۆشیەکەی بێت چکەمە حاڵتێکمان هەیە ئەو نەخۆشانەی کە دەروونجەستەیی پێڵێن زۆرێک لە نەخۆشی جەستەیەکان لە ئەنجامی گرفت و نەخۆشیە دەرونیەکانەوە دروستە بێ. ئەمە شتێکێ لە ڕێگاکانی ئەوەی بابەتی قسەکردن و ئامۆژگاری و قسەی خێر و قسەی چاکە گە بێت و کەسی بەرامبەر کە سەدای نەخۆشەکە قسەی باشی بۆ بکە و دڵی بداتەوە قسەی خۆشی بۆکە و چۆن بڵێ گەشتبینی بکە بە ئایندە بێگومان ئەمە کاریگەری زۆر باشێ بێ لەسەر نەخۆشیەکەی و هەروەها بەڕاستی من وەکو خۆم پێم وایە ئەمە زۆر جار لە دیارەکە زۆر گەورەترە.
بەڵێ کاتە مامۆستا دەکرێت گوڵ بۆ هەموو بارودۆخی ببین بۆ هەموو ڕەچاوکردنی دۆخی بەرامبەر لە هەمان کاتە بۆم لە نەخۆش بێ یاخ لە نێوان هاوسەران بێ لە نێوان هاوڕێتی دابێت دەکرێت گوڵ بۆ هەموو بابەتێک یاخود بۆ هەموو کەسێک ببرێت وەکو دیاری بەڵێ تێگەشت دەستۆش وڵی گوڵ شتێکی جوانە و هەموو کات زۆر ئاساییە بەڵام وەکو سەرتاش وتم ئەنی گوڵ لە هەموو بۆنەیەکە لە هەموو دیاردەیەکە هیچ گرفتێک دروست ناکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەبێت ینی تۆ ئەو کەسەی کە دیارەکەی بۆ ئەبەی زۆر گرنگە بەڕاستی ئەمە لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە کەسە بناسی و بیخوێنێتەوە ئایا بزانی ئەو کەسە ینی ئەم گوڵە بە شتێکی کەم دانانێت چکە ئەمە زۆر جار بینیمانە کاتێک کەسێک دیاریکی بۆ کەسێکی دیکە بردووە ئەو شتەی بەلاوە کەم بۆ یا بچوو بووە وەک بێگومانەوە کەسێک ئەگەر لە ڕووی داراییوە نەیبێ ئەمە خۆوە گرفت دروست ناکە بەڵام زۆر گرنگەمە ئەوە بزانین دڵ لە ڕووی دەرونیشەوە کاریگەری زۆری لەسەر حتا تەماشاکردنی بۆنکردنی سەیکردنی لە ڕووی دەرونیە کاریگەری باش و زۆر بەسوود بۆ کەسەکە بەجێڵێ و هەروەها زۆر ئاساییەکە تۆ لە هەر مناسبەیەکە گوڵ ببی بۆ هەر دیارێک یا هەر بۆنەیەک بێ زۆر ئاساییە بەڵێ بێمەوە سەر بابەتی ڕەچاوکردنی دۆخی بەرامبەر دۆخی کەسەکان چۆن بکرێت بۆ منە تۆ دەبینی کەسێک لە تۆ تووڕێە هەڵەکە لە تۆدا پێویستە چی ببرێت بۆ ئەم کەسە لە هەمان کاتەوەکو دیارەک و وەکو ئاشکردنەوەی پەیوەندیەکانی نێوانتان گەربێت و گوڵ ببرێت بەڵام بەشێک دەبینین لە هەمان کاتدا هەستیاریان بە گوڵ هەیە کاتە پێویستە لێرەدا چی بکرێت کەسەکە چی بکات پرسیارێکی زۆر جوانە بێگومان ئێمە وەکو سەرتا شوتم ئەبێ هەندێک جار ئێمە کە هاوڕێکمانە کەسێکمانە ئەنی کەسە نزیکە لێمەوە ئەیناسین ئەزانی دەزانی حەزە چیەکە بۆ نە حەزە کتێبێکەکە ینی حەز لە جلێکەکە یان حەز لە هەندێک پێداویستی وەرزشی ئەکا واتە مەرجنی هەموو کاتێک گۆڵبێ هەندێک جار ئەبینی کتێبێک ئەبووی بۆ کەسی ئەو کەسەی تاو ڕۆژەی لە ژیاندا ئەمێنتەوە ئەو کتێبە هەڵەگرێ ئەڵێت ئەمە دیاری فڵانە کەسە بۆ بابەتی ئاشبوونەوەکە زۆر گرنگە ئێمە سەرەتا زۆر ئاسای من ئەگەر هەڵەیەکم کردووە هەڵەیەکم بەرامبەر تۆ یا هەر کەسێکی دیکە کردووە زۆر ئاسای ئەڕۆم بۆ لای سەرەتا و داوای لێبوردنی یەکەم بۆ باسی ڕووداوەکەکەم کە بەو شێوە بۆ ینی هەڵدەم کەسەکە هێورکەمەوە دووە پاشان و دواتریش ئیتر گوڵ بێ کتێبێ هەر شتێکی دیکە کە ئەزانم بەرامبەرەکەم حەزی لێکە بۆی ئەیکردم چکە ڕاستی یەک شتەیە لێرە زۆر گرنگە کاتێک من لەگەڵ کەسێک گرفتم هەیە ئەمێ ئاشتی بکەمەوە دیاریکی بۆ ئەبەم ئەو کەسە ئەوەی کە زۆر دڵخۆشیەکە ئەوەیە کە لەوە تێگەشتووە کە من ئەو کەسە باش ئەناسم و ئەزانم حەزی لە چیەکەواتە ئەمە مانای گرنگی پێدان ئەگەیانێوا تێگا کە من گرنگیم بەو کەسەدا بۆیە زۆر گرنگە ئێمە بەڕاستی کاتێک هاوڕەتی کەسێکە مەتابتی ئەوانەی کە لێمان نزیکە خۆمان حەز بەوە بکەن نەک بە فزوول ئێمە پرسیار بکەن کە حەز لە چیەکانی خۆمان بە تێگەیشتنی خۆمان ئەوە تێبگەین کە حەز لە چیەکە بۆی کە لە حاڵتێکی وایە ئەو شتەی بۆ ببین. بەڵێ کاتە مامۆستا لە کللتوری ڕۆژئاوا زیاتر ئەمە دەبیندرێت بۆ منە کە تۆ دیارێک بۆ کەسێک دەبێت لەوانەیە ڕۆژئاوا لە بەردەم تا دیارەکە ئەکاتەوە سێری ئەکات بەڵام لای خۆمان ئەمە کەمتر لە بەرچاو دەگیرێت دیارێکە ئەبرێتە ماڵەوە اینجا ئەیبات کاتە ئەمە بۆ کەسی بەخشەر کامیان خۆشترا یاخود هەستەکەی کامیان باشترا کە دیارەکە لە بەردەمیدا ئەو کەسەدا بکرێتەوە یاخود لە بەردەمیدا نەکرێتەوە لە شوێنێکی دیکە. وڵا هەردوو حاڵتەکە زۆر ئاساییە بەڵام ئەمە پەیوەندی زیاتر بە بیرکردنەوە و کەلتوری کەسەکەی وەکو باسی ڕۆژاوا و ئێرەت کرد هەندێک کەس پێیان وایە بۆ نەم کەسێک دیاری بۆ کەسێک بکڕێ پێی خۆشە سەرەتا پێی نەڵێ شتەکە چییە بۆی بیبات خۆی بیکاتەوە هەندێک کەسی حەزەکات بەرامبەرەکەی ببینێ بەڵام زۆر ئاسایی هەردوو حاڵتەکە ئەمە وەکوتم بەڕاستی پەیوەندی بە کەسایەتی و بیرکردنەوەی کەسەکەیە زۆر ئاساییە من زۆرجار حاڵتم بینیەوە کەسەی کە دیاری بۆ کڕن بەو کەسەی کە دیارەکەی بۆی کڕوە ئەڵێ حەزەکەم هەر پێکەوە دیارەکە بکەینەوە یان زۆر جار کە لە هەندێک ڤیددیۆ شتانە ئەیبینین ئەو کەسە هەتا هاوڕێکی یان کەسێکی نزیکی خۆی ڤیددیۆەکە و دیارەکە تەسویر ئەکا و کە چۆن دیارەکە کاتەوەواتە هیچ کێشەیەک دروست ناکە و بەپێی بیرکردەوە و حەزی کەسەکەی خۆی چۆن پێی خۆشوە زۆر ئاسای بەڵام گرنگ ئەوەیە ئەو دیاری کە ئەیکڕێ بڕاستی لە بەرامبەریش ئەمە زۆر گرنگە چکە من زۆرجار حاڵتم بینیوە ئەنی ئەو کەسێک کە دیارەکەی بۆ کڕن زۆر گرنگە سوپاسی کەسی بەرامبەر بکە بڕاتان هەبێ هەندێک شتەیە زۆرجار من بەخۆم وەکو نوکتە وەسفم کریا بینیومە کەسێک کە دیاریکی بۆ کەسێکی دیکە کڕیوە بەرامبەرەکە سوپاسی نەکردووە ئەمە لێ کردووە کە ڕقی هەستاوە کە جارێکی دیکە ئەسڵەن دیاری بۆ کەس نەکڕێ. بەڵێ
کەواتە سەبارەت بە هاوسەران پێویستە چ دیارێک ببرێت بۆ منە لە ساڵیادیان لە یادە جۆر بە جۆرەکانی نێوان هاوسەراندا پێویستە چ دیارێک بەرچاو بگیرێت لە هەمان کادەوەکو هێمایەک بێ بۆ ڕۆزی و خۆشەویستی نێوانیان. ئەو بابەتە من پێم وایە پێشەوەی باسی ئەوەی کە چ جۆرە دیارێکی هەدیەک بین زۆر گرنگە ئەمە بزانین بەڕاستی هەر ڕۆژێک ڕۆژی هاوسەرگیری بێ ڕۆژی لە دایکبوونی هەر بۆنێک بێ لە دنیای کە لە نێوان هاوسەرەکاندا بێ باشتر ئەمە هەوڵ بدەین ئەوە تەنها لە ڕۆژێک یا لە ساڵێکە چۆمڵێ قەتیسی نەکەین بۆ من بڵێم فلان ڕۆژ هاوسەرگیریم کردووە یان فلان ڕۆژ ئەو شتە ڕوویداوە با ئەنی زۆر جار ئەمە بینێ با تەنها لە بۆنەکانە نەبێ زۆر ئاسایە مەرجێ مناڵێم هەموو ڕۆژێکیان هەموو هەفتەیەک یا هەر کاتێک ئەو کەسی بەرامبەر بۆی گونجاوە یان چۆمڵین بە باشی ئەزانێت دیارەک یا گوڵێک یا کتێبێ زۆر ئاسایە گوڵ کتێب بۆن ئەمانەیەکێ لەو شتانن کە زۆر جار بەرامبەر دڵی پێخۆشە و شتێکی باشەوە ئەمێنێتەوە و من ئەسڵەن بەپی ئەو سەرچاوانە پێ و توێژوانێ و شتانی کە ڕۆژانە ئێمە چۆن بڵێن بەرکەوتنمان هەیە لەگەڵیا مەژنی هەموو کاتێک تۆ دیارێکی گران بەهای بۆ بکڕی بۆ نە ئاڵتونێک بکڕیان ئەڵماسیانی زۆر هەر شتێکە بە گرانبەها ئەژمارەکرێ ئەوەی کە زۆر زۆر گرنگە شتێک بێ کەسی بەرامبەر دڵی پێخۆشکەوە لە هەموو ئێوە زۆریش گرنگ ئێمە تەنها نەیبەسین لە ڕۆژێک لە یەک ساڵدا یعنی زۆر ئاسایە بامە لە ساڵەکەی 10 5 6 زۆر ئاسایە دیاری بۆ بکەن وە گرنگیش نییە بەڕاستی دیارەکان گران بن شتێکی زۆر ئاسایی گۆڵ کتێب بۆنێک ئەم شتانە کاتە دەکەی بڵێن بە زەڕوریەت و ئەهەمیە دادەنرێت بۆ تۆخکردنەوەی پەیوەندی نێوان هاوسەران دیاری ببرێت لە هەمان کاتەکەمێک دوورکەوتنەوە لە سەرقاڵی ژیانیان. بۆراگە پرسیارەکە دووبارە بکەیتەوە باش واتە بە زەڕوریەت و ئەهەمیە دادەنرێت بۆ تۆخکردنەوەی پەیوەندی نێوان هاوسەران دیاری ببرێت لە هەمان کاتدا کەمێک دوورکەوتنەوە لەو کار و چالێکی کە ئەوانە بەردەوام لە ڕۆژانە هەیەە و سەرقاڵم پێوەی. بەڵێ بەڵێ بێگومان زۆر زۆر گرنگان دیاری یەکێکە لەوان یەکێکە لەو هۆکارانی کە ڕێز و خۆشەویستی و حەز لە نێوان چی هاوسەران بێ چی هاوڕێ بێ چی تەنانەت هەندێک جار ئەبینین مامۆستا بۆ قوتابیەکەی دیاری ئەکڕێ قوتابی بۆ ئەنی بە پێچەوانەوە زۆر حاڵ من حەزەکەم نمونەیەک باسکەم کە ژیانی واقعی خۆمە ڕووی داوایانی بینیمە لە خوێندکارەکان جارێکیان خەڵاتمان دابش کرد بۆ کۆمەڵی خوێندکاری زیرەک بەڵام بە حکمەوە کە سەرەتای ساڵ بوو ڕاستی خۆ دەزانی سەرەتای ساڵتەوە تاقیکردنەوە شتان نەکرا بەڵام ئێمە بۆ ئەو شتەمان کرد بۆ هاندانێک بۆ ئەوەی کە پاڵنەرێک بە بۆ خوێندکارەکانی دیکە زیاتر سعی بکەن و زیاتر هەوڵدەن و بێگومان ئەو لە دوجاریشە کاریگەری و سوودی خۆی هەبوو بەڵامێکی لە خوێندکارەکان ناوی ئەو خوێندکارەمان لە بیر چوو و خەڵاتمان بۆ خوێندکار نەدابوو ئەنی شتێک بوو شتەکە بە ئەنقەس نەبوو دواتر هەر ڕۆژە بینیمانەوە خوێندکارە دەستی کرد بە گریانەوەشتانی کاریگەری بەڕاستی ئێمە ئامانجمان ئەوە بوو شتێکی باش بکەین بەڵام شتەکە بە ئەنقەس نەبوو ئەو کەسەمان لە بیر چوو دیارەکەمان پێی نەدا ئەمەش کاریگەری خراپی لەسەر جێش دواتر کە ئێمە ئاشتمان کردەوە باسمانەوە ئەنی ئاماژەمان پێکرد کە ئەمە مەبەستمان چی بۆ وە شتەکە ئەنی شتێکی زۆر ئاسایی لەبەر تاقیکردنەوە شتان نەکراوە و دواتر قەرەبوومان کردەوە بۆیە بەڕاستی یعنی کاریگەری زۆر باشی ئەبێ ئەمە والی ئەکات ئەم کەسە حەز بە خۆی بکات حەز بە گرنگی خۆی بکات بە تایبەتی لە بابەتی قوتابیە لە بابەتی فێرخوازە ئەمانە زۆر زۆر گرنگن چونکە ئەمە جگە لەوەی کە خوێندکارە زیرەکەکان زیاتر هانی ئەندا بڕواتەن هەبێ هەر لە دوای ئەوە چەند ڕۆژێک هەر ئەو ڕۆژە خوێندکارەکانی دیکە هاتن ئەوانەی کە خەڵاتیان وەرنەگرتە بوو ینی چۆن بڵین ئەیانوت مامۆسایمە چی بکەین چۆن بخوێن بۆی کە زیرەک بین و بتوانین خەڵاتە وەرگین کەواتە خەڵات لە هەر چینێک هەر توێژێک هەر ینی کەسێک باسی بکەین گرنگی خۆی ئەبێت و وەحەیە و هۆ کارێکە بۆی کە کەسەکان زیاتر لە یەکتری نزیک بکاتەوە و سۆز و خۆشەویستی و ڕێز زیاتر لە نێوانە پتاو بکات و بەهێز بکات. بەڵێ ئەمە سەبارەت بە خوێندکاران دەبێتە هاندان بەڵام تا چەند گرنگە لە نێوان هاوڕێکاندا دیاری ببرێت بۆ ئەوەی کە ئەو کەسێک کە دیاری وەردەگرێت بزانێت کە هاوڕێکەی چەندێک لای ئەو گرنگە یاخود پەیوەندی هاوڕێتیان بەردەوامی هەبێت. بێگومان هاوڕێ زۆر جار ئێمە ئەبینین کە دوو کەس هاوڕێن بە ماوەیەکی زۆر پێکەوەن زۆر گرنگە تەنها لە کاتی بوونەکانە چی بۆنە خۆشەکان بێت چۆن بڵێ دیاریکی بۆ بکڕن یان ناخۆشەکان تەنها بەسەردانیکردنە بیانی زۆر ئاساییە ئێمە
هەوڵدەین لە هەر مناسبێکی دیکەیە جاجار دیاری بۆ بەرامبەر بکڕین و ئەماش واکات وەکو سەرتاش باسم کرد کەسی بەرامبەر هەست بە گرنگی کەسی دووەمەکە هەستەکە ئەم کەسە گرنگی پێدا وە زەرورە و جاروای لە نەخۆشیەکان من زۆر جاوێم مەرج نییە تەنها ئێمە لە کاتی خۆشیەکاندا یان لە بۆنەکاندا ئێمە دیاری بکڕین هەندێک جار بە لە کاتی ناخۆشیەکاندا بە سەردانکردن بە قسەی خۆش وەکو سەرەتا شوتم بەڕاستی قسەی خۆش و گفتی جوان و ئەوانە خۆی گەورەترین دیاریە ڕێزگرتن لە نێوان هاوڕەکاندا سەرەتا ئەمە لە دیارەکە زۆر گەورەتر و گرنگترە چکە حاڵتێکە بینی کەسێک تووڕابێت تووشی ناخۆشیەکە بێ زۆر گرنگە تۆ کۆنتترۆلی هەڵچوونەکان تووڕەبوونەکانی خۆت بکەیت و دوجار کە ئەم شتانە ڕوویدا بێگومان دیارەکەش زیاتر هاوڕەتەکە پتەوەکە بەڕاستی زەرورە زۆر ینی زۆر شتێکی زۆر ئاساییە خۆوەکو سەرتاوتم مەرجە توانە هەمیشە هەموو کاتێک دیارێکی گران بەها یا شتێکی زۆر گران و ئەو شتانە بکڕی زۆر ئاساییە شتێک بکڕی کە وەکووتم کەسەکە حەزیلیان شتێکی نوێیە و لەگەڵ کەسایەتی ئەو کەسە ئەگونجێت و لە هەمان کاتیشا سوودی پێگەیانێ. بەڵێ کاواتە بۆ منە کە تۆ دیاری بە کەسێک دەبەخشیت گرنگە لە نێو کۆمەڵە خەڵکانێک تۆ دیارێکی بێتە یاخود بۆمن ئەو لە بەرچاو بگرین لەوانەیە بۆ منە لە ڕووینێ وەری بگرێت لە شوێنێکی دیکە دیارێکی بێتێت کەواتە تا چەند گرنگە دیاری لە نێو خەڵکدا ببرێت یاخود لە نێو خەڵکی دانەبێت یاخود پێی نەزاندرێواتە خەڵک. پرسیارێکی زۆر جوانە دەست خۆشە بۆ پرسیار بەڕاستی ئەوم بەلاوە زۆر گرنگ بوو. دیاری چی من لە بابەتی کاتی ئەڵێن دیاری تەڵعاً هەر لە پارەوە ئەگرێتەوە تا هەموو دیارەکانی دیکە وەکو کتێبە کوڵەچی و چێشتانە زۆر گرنگە سەرەتا ئێمە دیاری لە نێوان دوو کەسەکە ڕوودا هەر کەسێ بێ ئەنی پێویست ناکات کەسی دیکە بیزانێ بە تایبەتی بابەتی پارە چی ئەمە وەکو خێرێ بێ یا وەکو دیاری بێ ئەمە زۆر گرنگە من حەزەکەم نمونەیەکی ڕاستەقینە باسکەم کەسێک ئێستا لە نزیکەوە ئەناسم پزیشکە کەسێکی زۆر بەناوبانکە باسی ژیانی خۆیەکە ئەڵێ کاتی خۆی من لە کاتێک مەرحەلەیەک و دوو توبعان بوومە لە ڕووی دارایی وەزمان زۆر خراپ بووە دەستمانە چوو هەندێک جار بیرم لەوە کردوتەوە دەست لە خوێندنەکەم هەڵگرم و وازی لێ بهێنم کە شتێکی زۆر ینی خەڵکە زۆر هەوڵی بووەدا ئەویش کۆلێژی پزیشکی گشتیە بەڵام من لە ڕووی دارایی وەز ئەم باش نەبووە ئەڵێ ڕۆژێکیان کەسێک بانم بکات ئەمبات بۆ تۆماری زانکۆکە و زەرفێکم پێدا ئەڵێ ئەلەو کاتێک کە لە شوێنێکی دیکە بە تەنها زەرفەکە ئاکەمەوە ئەبینە مەبلەغی پارەی ئەڵێت هەم کاریگەری هەبووە لەسەر دەرورم هەم بیرکردنەوەم هەروەها هۆکارێکیش بووە بۆیە کە واز لە خوێندنەکەم نەیەن چکە زیاتر تەژیع میکرۆ هامیدا بۆی کە بەردەوام بووم بەڵام ئەڵێت لەو کاتێ پرسیان لەو کەسە کردووە کێم ئەم دیاری یانێم خێری یان پارەی نردووە ئەڵێ ناڵێت چکە شتێکی نهێنیە و ئەڵێ ئێستا ئەنی زۆر جا قسەکەین باسی ئەو شتاکە ئەڵێ ئێستا ئامادەم حەچی سەرۆت و سامانمە بیبەخشم بەس بۆی کە ئەو کەسە بدۆزمەوە کە هۆکار بووە بە شێوەیەکی عاقلانە و جوان ئەو دیاری پێم داوە و هەم هۆکار ببووی کە بەردەوام لە خوێندنەکەم هەروە ئێستا کەسێکی وام لێ دەچێتکەواتە زۆر گرنگە ئێمە کاتێک دیاری وەکوتم هەر شتێک بێت هەوڵ بدەین بەڕاستی لە بەرچاوی خەڵک نەبێت بە تایبەتی پارە بەڵام ئەگەر کەسی بەرامبەرەگە دیارێکی ئاسایی بێگەر خۆی پێی خۆش بێت ئەوە حاڵتێکی دیکەیە بەڵام باشتر وایە دیارەکان لە بەرچاوی کەسانی دیکە نەبێت. بەڵێ کەواتە بۆ منەت تا چەند گرنگە دیاری ببرێت لە کاتی میوانیدا بۆ منە تۆ سەردانی کەسێک دەکەی دراوسێ بەخزن بە یاخوتەر کەسانێکی دیکە بێت دیاری لەگەڵ خۆتدا بەریت دیارێکە بڕێکی مادی بێت ئەگەر ڕەچاوی بارەدۆخی ئەو خێزانەکە یاخۆ دیاری پارچە شیرینی بێت گوڵ بێت تا چەند گرنگە بۆ منە لە سەردانیکردنی میوانیدا ئەم جۆرانە ئەپەیڕەو بکرێت. لە بابەتی میوانی زۆر گرنگای بۆ ئەگەر خانوو کڕین بیان کەسێک خانوویکی کڕی بیان تۆ یەکەم جار دەچی بۆ ماڵیان زۆر گرنگە ئەگەر کەسی بەرامبەر پێی بکرێ مەبلەغی پارە بباتم وەکو ڕایەکە هەر کەسەوینێکی خۆی هەیە بەڵام لە ڕووی حاڵتە دەرونیەکە باس ئەەکەم ئەگەر مەبلەغە پارەکە کەمیش بێت بڕەکە کەمیش بێ زۆر ئاسایە چونکە تۆ بەتابەتی و کەسانی کە وەزعی مادیان خراپە ئەگەر مەبلەغی وەکوتە مەبلەغی زۆر کەم بێ ئەمە هۆکارە بۆی کە بتوانێت ئەگەر شتێکی زۆر سەرەتایی شتێکی زۆر بچووکیشی پێ بکڕێ شتێکی زۆر باشە چکە ئەوە وەکو خۆمان ئەڵێم بۆشاییەک یا شوێنێکی بۆ پڕەکاتەوەواتە زۆر ئاساییە بەڵام ئەوانەی وەکوتم زیاتر بابەتی خان و کڕین و میوانی و ئەو شتانەیە باشترە مەبلەغەکە پارە بێوە زۆر ئاسایی ئەگە تۆ دیارێکیش بکڕی بەڵام زیاتر دیارەکان جگە لە پارەکە باش شتێک بێت چکە تۆ هەر دیارەکە کڕی باش شتێک بێت کە پێداویستێکی ئەو ماڵە یان ئەو کەسە پڕ بکاتەوە بەڵام ئەگەر وەکو میوانی ئەنی شتێک تۆ ئەمە
کەسێکە بەردەوام ڕووی ماڵیان سەردانیەکە زۆر ئاسایە شیرینی بێت بۆ نەو گوڵێک بێت یان هەر دیارێکی دیکە هەندێک جار ئەبینی مەسەن خەڵک گوڵی سروشتیە کە ڕێمە شتێکی زۆر ئاساییە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد نەجیب توێژەر و ڕێنماییکاری پەروەردەی بشێکی ڕاستەخۆ لە کەلارە و لەگەڵمان بووی سپاس بۆ زانێرەکان سپاس بۆی لەگەڵماندا بەشدار بی.